بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوە سڵاوتان لە بێوارەتان باش بێت بەو هیوایم کە تەندروستی مولایەکتان زۆر باش بێت و هەینێکی خۆشتان تێپەڕان بێت بەو هیوایم کە هەموو لایەکتان تەندروست باش بن و لە ئێستا بینەری پرۆگرامی سێوی سەوز بن بۆی ئەم ئێوارێش وەکو ئێوارەکانی سێر کۆمەڵەیەک زانیاری تەندروستی وەروە کۆمەڵێک خواردنی بەسوود و ئاسانیش زیاد بکەین بۆ سەر سفرە و خوانەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست میوانیم ئێوارەیەمان زۆر جیا لە کارەکەی خۆی ئەمڕۆ خواردنێکی زۆر تایبەتمان بۆ ئامادەکات ئەویش خات و دەلاافستارە کە بەڕێزیان شارەزان لە بواری مارکێتین لە ڕێستۆرانتی ABC دەلاافگیان سلااو لێبێ تەندروستی چۆنە باشی سپاس زۆر جیایە کارەکەی خۆ لەوەی کە من ئێستا لە ناو شێشخانە بوو بین مەزانیش کە مارکێتین هەل لە دەرەوەی توانە وایە بەڵام من چونکە ئیشی سوۆشیال میدیاشە کەمیانی ڕۆژانە ئەبێ ڤیدۆی ئیشەکان بکەیت و ڤیدۆی بۆ فێکان بکەیت و ئەوانە لەبەر ئەوە هەستەکەم من لێکێک بووم لەوانەی نەحەزم لە خواردن دروستکردن بوو نە لەبەر تەباخ بەڵام لەوەتی چوومەتە ئەوێ شتی زۆر باش فێر بووم و حەزم کرد ئەم ئێوارێش خواردنێکی زۆر تەندروست کەواشکەشی ئێوە ڕنگ تا چەند گرنگە بۆ وێنە زۆر ڕنگ زۆر گرنگە و دیزایانی خواردنەکەش هەم بۆ وێنە هەم بۆ گەدەش زۆر مهمە کە تۆ شتێک ینی ببینی جوان ڕێزانراوەتەوە زیاتر حەزە لێ بیخۆیت و زیاتر نەفسە ئەچێتە سەر جاکاری ڤیدیۆ ئاسانتریان کاری وێنە ڤیدیۆ ئاسان وێنە بە ئیدیتی بکەیتەوەوانە بەس ڤیدیۆ زۆر خۆش ینی بەتایبەتی تۆ بەرامبەرەکە دەگەر حەزی لە ئیشەکە بێ ئەو شێفەی بەرامبەرە حەزی لە ئیشەکە بێ زۆر ئاسانیە بەدەستەوە خواردنیش تۆ هەموو ڕۆژشتی جیاوازە ینی شتێکی دووبارە نیە ئەتوانی زۆر ئیبداعی تیا بکەیت چەند ساڵە لە میشایش کارەکەی جێلا وڵی لە ئیشی سوۆشیال میدیا و مارکێتین خۆی 5 ساڵە بەڵام وەکو ئیشی مەطعام وەکو ABC ئەبێ بە نزیکی ساڵێک نزیکەی ساڵێکی باشەکەوایە بە زیاتر لە سوۆشیال میدیا پرسیارە لێ بکەم بۆ ئێمیش تۆزێ شارەزانتیایە چکە زۆر کاتێ ئێمەش بە حکومی پرۆگرامەکە ڤیدیۆکەین بۆ بەرنامەکە لە سوۆشیال میدیایە هیچ لەوانە و بینیوە بە دڵنیایی باش متابعێکی باشە چۆنە زۆر پێم باشە ئاو بە تایبەتی ئەو تۆپیکانی کە هەڵێ بژێرن لەبەرەوەی ئێستا ینی ڕۆژگارێک تێکەوتون خۆمان ناتەندروستەژین و ینی حەزیشمان لەوەیە کێشمان دابەزێنین و تۆزێک سیحەتمان باشترین و خواردنی تەندروست خۆین لەبەر ئەوە ینی بەڕاستی گرنگە بەرنامەی وایی هەبێت و دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس بۆ تۆش کامڕۆ ئاماجە بووین جا پێم بڵێ چیمان بۆ ئاماجاکەی ڕۆبیانە بینم ئەمڕۆ تەبان حەزم کرد خواردنی دەریایی بێ خواردنی دەریایی جیاواز کە بەتایبەتی ئێمە ڕاهاتوین ماسی دایمە ماسیە خۆین بەڵام ڕۆبیان و قرژاڵ و ئەختەبوت و ئەم شتانە کەمتر نزیکە لە کللتوری ئێمەوە و لەبەرەوەی ڕۆبیان خۆی زۆر تەندروستە و زۆر زوش تێرە ئەکا و ئامادەکردنەی ڕۆبیانیش زۆر ئاسانە خۆی ئەڵێ زۆر ناسکە بێ قوڵپە کوڕێن ڕۆبیانیش ئاواهیە زۆر ناسکە من حەزم کرد بە تەنیا ڕۆبیانەکە نەبیان لەگەڵ کۆمەڵێ سەوزاوە دۆکو بیبەری ڕەنگا و ڕنگ و پیاس و گەنمە شامی ئەمە بۆ خواردنی سەرەکی و لەگەڵیشە ویستم فەتوش دروست بکەم بەڵام تۆ خۆی خواردن دایمە تەچێکی خۆتی تێ بکەیت ینی بە تەنیا تۆ مەڵێ ئەمە فەتوش هەر ئاواهیە منە بێ خۆی دروستی بکەمەوە خۆی فەتوش بڵین خۆی توور و کاه و خەیار و تەماتە و لیمە و سماقی تیا من حەزم کرد جەرجیر و گەنمەشامی وردی بۆ زیاد بکەم و نیوتریشنەکە یعنی زیاتر سوود بە لەش ئەگەیەنێت و زووتەکانی زیاترە ئەجا پێم بڵێ ترشە بینم سماق زۆر خۆشە بە خواردنی دەریاییەوە ئێمە خۆشمانەها پێشتر ڕاتوین ماسی کە دایکمان سووری کردوێتەوە هەر بە ترش و خێ ئەوەی کردووە و ڕۆبیانیش یەک تۆستام ساردی هەیە ئەو سماقە خڕە لەگەڵ لیمۆکە ئەیکوژێتان ترشەکە حلیەکاتی تام ساردەکە باشە ئەو هەماش دوانین بۆ مریشکیش بەکاری بێنین نەکردوێتەوە ناکەم خۆش بێ اینجا ئەمە ببینەران بڵێم کە کچی یەکێک لە ئەکتەرە هەرە دیارەکانی و بەلاشمەوە سەیرە کە لەو مەجاالانیت پێشتر لە مەجای ڕاگەاندنان زۆر حەسەنێکێک لە ئەکتەرە هەرە دیارەکەیەوە جێشانازیە بۆ دوایین کاریشی درامای باران بوو کە لەسەر شاشەی کورسات پەخشکرا باڵێ ڕۆڵێک بوو بێگومان کە لەناو کۆمەلگای ئێمە زۆر بوونی هەیە بەڵام خاتونەسینیش زۆر بە جوانی ڕۆڵەکەی گێرا و ئەو پەیامی خۆی گیان بەس من بڵێ بۆچی لەو مەجاالەیانیت چۆنە لەو مەجاالەیانیت
وڵی وەکو خوێندن من خۆم زمان و وەرگێڕانی ئینگلیزیم تەواو کردو لە بڕی حەزم لە زمانە زۆر وەکو تەجروبەش یعنی من 4 ساڵ وەکو پێشکەشکار بووم لە کەناڵی گەلی کوردستان بەڵام دوای ئەوە چوومە بوارێکی ترەوە ئەویش یعنی بواری مارکتین و بەڕێوەبردننی سۆشیال میدیا و ئەوانای پێشتر لە ڕاگەاندن وەکو پێشکەشکار کارم کردەوە ڕاستە سۆشیال میدیا و مارکتینیش لەگەڵ ڕاگەاندنە نزیکن بەڵام ڕاگەاندنی تەلەڤیزۆن لەگەڵ ڕاگەاندنی بۆ نمە کۆمپانیایە کۆنستراکشن بێ یان مەتعەمێک بێ یا چوزانم بوارێکی تەندروستی بێ زۆری فەرقە و تۆش لە ژیانە ئیتر هەریەکە و ئەبێ کە لە ئیشەکە تا دوای حەزی خۆ و کەوتی زیاتر سەرکەوتووەبی منیش زۆر حەزم لە بواری سۆشیال میدیا و یعنی مارکتینە و دایمەش پێیانەوتم ئەڵێن تۆ دەم و لەفزە زۆر باشەوە قسەکردن ئیتر لەبەرەوە لە ئەخیرە یعنی دوای تەجروبەیەکی زۆر لە ئیشکردن خۆم لەوەیە دۆزیەوە زۆر باشە خاتون نەسرین قەت پێی نەوتی وەرە ڕۆڵ بگەڕە ئەو شتێکی هەیە یعنی دایما ئەڵێ بەدڵی خۆتان کە حەزە لەو لە چییە ئەوە بکەنجا من تۆزێک یعنی بەدەم قسەکردنەوە بە دەستکەین بە خواردنەکە چونکە ئەو نەشی ناوێ یارە خواردنێکی ئاسانە یارمەتی تەوەیان ناگەن سپاس ئەگەر یارمەتی دویست پێم بڵێ بە سەر چاو یارمەتی شتێکی کە تۆزێک هین کاتی ئەوێ سوور ببێ نانی فەتوشەکەیە چونکە ئەمەیان ناتوانین بڵێن نانی فەتوشەکە زۆر تەندروستە ناتەندروست نییە ئەگەر نانەکەی بۆ بکەی بەڵام فەتوشی شتێکی هەیە ئەم نانەیە کە تۆ بەڕاستی نابێت بێ ئەوە شتا ئەڵێم هەندێک خواردن هەیە ئەتوانین ئێمە بیان خۆین بەڵام بە بەردەوامینە وە کۆڵێت حەزی خۆمانە حەزمانلەتی ئاساییە من ئەواڵم ئەتوانین بخورێت بەڵام زۆرنا بەو ڕادەیی کە زیان بە تەندروستیمان نەگەێنە ئەیکی بە سێگۆشە نانی لوبنانی خۆمان کە پێڵین بووی بەکارەهێنی باشە و زۆر خۆشیشە ینی ئەمە کە وەکو سناک ئەتوانی بی خۆیت بۆ نمونە ئەتوانی بە زەڵاتەوە نەبێ خۆت سۆسێکی بۆ ئامادە بکەی بە ماست و بە تایبەتی ئەوانی کە حەز بکەن کێش سەر بخەن بە ماست و ڕاشی و ئاوی لیمۆ و تۆزێ ئەتوانی سنەوبەری تێک بکەیت لەگەڵ بادەم و ئەوانەیە بەڵام خۆی عادەتەن لەگەڵ فەتوشە زۆر زۆر خۆش و بەناو بە ئەنگا و فەتوش لوبنانی خواردنی دایکی چۆنە خۆشە بەس حەزم لە خواردنی دایکمە ئەوە هەموو زۆر زۆرزانی جەلا بەخواردنی خۆی کە زۆر خواردنی دەرەوە خۆت و فێری جەرەوە خواردنی دەرەوە بی ئیتر هەمیشە بیری خواردنەکانی دایکتەکەی وەبزانام کەسیش نییە بڵە خواردنی دایکم ناخۆشە بەخواوە بەس خواردنی دایکم زۆر خۆشە زۆر ینی باوەڕکە یەک یاپراخ دروستەکە ئۆ مای گاد هەر حەزەکەی بیخۆی اینجا شوتون و پەراسووی تێکات باشانە تۆ خۆت خواردنێک خۆش دروستەکەی زیاتر غەربی ئەی من ستەیک و شت زۆر باش ئەتوانم دروست بکەم ماڵەوە زیاتر کامیانە خۆن ماڵەوە حەزیان لە شلەوە برنجە من حەزم لێ نییە ڕاهاتوی لەوانەیە ئێستا بەهۆی بە حکمی کارەکەتەوە نییە ئەوێش خۆ یعنی یەک دنیا هەموو خواردنەکانی لێ بەڵام هەر خۆی بە تەبیعەت شتی سوورەکرا و زۆر خۆشە و خواردنی غەربیش ینی ستیک زۆر خۆشە توانی لە ماڵەوە هەر بەتاوە دروستی زۆر ئاسان دروست دەکرێت و بەڕاستی ئەم خواردنەش ئەوەیە بە تایبەتی ئەوانەی دەوامیان هەیە بۆ نمونە تۆ پێشکەشکاری هەموو دقەیەک فریان ناکەوی خواردن حازر بکەیت ئەمە زۆر ئاسان دروستە بێت ئێستا شێوازەکەشی فێرە بین هەر بەو شێوازە دروستیەکەی کە بەڵێن ستانداردە ئەمە ستانداردە دەلاڤگیان ئەگەر بکرێت بهێنیتە ئەم چاوەی تەنیشتی ئەو بۆ ئەوەی ئێرە دەخێر ئەمەی پێشەوەیان ئەمە ئەگەر بکرێت بۆ ئەوەی لە کامێرەکەشەوە پیشانی بینەرانمانی بین کە چۆن تۆ ئاماجەیەکەی دەسەکانە خۆش بێت اینجا بڵی جێگەی ببێتەوە ئاوا باش جێگەیە بێتەوە زۆر باشە اینجا زەیتەکەی بۆ گەرمەکی ئەو پیازە چیلەکەی ئەوەش یعنی ناڵێم ئەم پیازیش لەگەڵ سماقەکە زۆر باشە بۆ کوشتنی تامساردێکە یەک پیاز بەسە دەترسم چاوم ئاو بکە یەک ساعت خەریکی مایکا بووم تێک بچێتەوە نە هەوڵەین کە یەک دانیان ئامادە بکەی بۆ ئەوەی کەمەکەپەکە بەس یەک شتیش هەیە بەردەم گریل و تەباخ چونکە دایمە هەڵمی هەیە پێچ جوانەکە جوانیەکە پێچ جوانەکە کولیلەکانی پێشکانەڵێن بە پێچوانەوەیە دێڵات نازان من ئەوەی خۆم تەجروبەم کردبێ بە تایبەتی کە یەکێک پێستی ئۆیلی بێت چونکە کولیلەکان هینەکە چونکە تۆ دایمە کە پێستە چەور بێت ئەبێت هین بکەیت یعنی
پێستە بەر هەڵم بکەوێت و ئەمانە نەک ئەوەش هەموو کات بەڵام ئاگاداری نانەکە بنەوە کوپسووتێ ئەوە لەبەرەوەی ڕۆنمان کەم تێکردووە هەر خۆت بەو شێوەیە ئامادەیەکی ڕۆنی کەم تەیەکەی دەلا بەڵێ زۆر خۆی ناسەحیە نانەکە اینجا ئەگەر ڕۆنیشی زۆر تێ بکەیت بەس با تۆزێ ئاگرەکەی بۆ کەسکەین هەستەکەم عکسی بکەینەوە زۆر باشترە دەستخۆش ئەمەشیان بۆ کەس اینجا لە ماڵەوە هەر خواردنی غەربی بە تۆ ئەسپێرن ئەروەڵا ینی زۆر کات دایکم ئەو ڕۆژانی بزانێەوە فمەڵێ ئەم ڕستێکمان بۆ دروستەکەی هەڵم باش و بە سۆسی قارچک دروستەیەکەم لەگەڵیا باشە خۆش دەرەچێ مجارە جار هەیە شێوە ستانداردەکە ئامادەیەکەی دەلا وەڵا ئەوە ستەیک هەرەبێ بە شێوە ستانداردەکە جا ئێستا ئەمە بە لە ناو ئێرە بیکەین چونکە هەستەکەم زۆر ئەقرسێ ئەو دیارە دەلا کابانێکی زۆر باش زۆریش حەز ناکەم تەباخ پیس ببێ زۆر پەستە بمەوە زۆر کابان وایە حەز ناکەن چکە دوایەوە هەستەکەی نەزانم خواردنەکەت کە ئامادە کردووە دوایەوە بێ سعاتێک خەریکی پاک باوکم خواردنیشی زۆر خۆشە بەس یەک کێشەمان کەواتە باخێزانی شێفن ناڵێ من تازە بووم بە شەف بەڵام ئەوان خواردنی باوکیشم زۆر خۆشە بەڵام عادەتەن پیا و هینەکە تۆزە تەباخۆشت زیاتر پیسەکە بەس دایکم زۆر بە پاکی دوالۆ نسرینخانت بڵێ ئیشەکە بۆ نەکردینە باشتر بوو کا بێ خۆی پاکی کاتەوە زیاتر منەوە بە ئەمە جارێ لێرە بێسپار بێتەوە بۆی بەردەستمان نەگرێت اینجا ئەبێ ڕۆبیانەکە جاری خۆی تۆزێ سوور ببێتەوە ئێمە لێرە پیازەکەمان ئامادە کرد گەنمەشامەکەمان ئامادەی ئێستا بیبەرەکەی بۆ لەتەکەین باشە دێلا اینجا با بپرسم بزانم کارکردن چۆنە لە مارکتین بۆ نمونە ئەو هەنگاوانە چین کا کەسێک ئەگەر بیاوێت کاری مارکتین کات ئێستا لە تۆوە بێوێ کۆمەڵێک زانیاری وەرگێت مەرجەکان چین و چۆن کەسێکە بێت بە کەسێکە لە بواری مارکتینە سەرکەوتوو بێت و بتوانێت هەدەفەکەی خۆی بکرێتە ئامانجەکەی خۆی بکرێتە ئێستا من مارکتین بەپەی تەجروبە زۆر ینی ئەبێت کەسێک بی دەمولەبزە هەبێت قسەکردنە هەبێت ئوسلوبی قەناعەت پێکردن هەبێت لەبەرەوەی تۆ لە ئەخیرە مارکتین چییە؟ تۆ بەرامبەرەکە و بەرامبەر شتێ قەناعەت پێەکە ئیتر دوکانی ئۆنلاینە هاتنێکە بۆ ڕیستۆرانت هەر شتێکە ینی تۆ ئەتەوێت شتێ بفرۆشی ئەتەوێ بۆ نمونە لە عیادەیەکی دکتۆرای حتا بۆ نمونەت بەتایبەت دکتۆری تەجمیر ئەڵێم دکتۆرە زۆر باشە وەرن بۆ لای ئەبێ ئوسلوبی قەناعەت پێکردنە هەبێ ئەمە یەک دوو هەمینیش هەر پێویستە هەنێک شت هەیە ستانداردە ئەگەر کۆرسێک ببینی خراپ نییە یعنی ئێستا من شخصی خۆشم 6 مان کۆرسم بینی زۆر لەبەرەوەی کۆمەڵێک شت کە تۆ بە تەجروبی کردوتە بەڵام فێری ڕێگە تیۆرێکە شێبیت ئەڵێ ئەم شتەکە من پێشتر تاقیم کردوتەوە ئاوا هیە و مارکتینێکی بەخۆت بەڕاستیش پێویستی بە سوشال میدیایەکی بەخۆتە چونکە تۆ بە تەنیا فیزیکال مارکتین ئۆکی خۆت بە جەستا چیتە شوێنەکە ئەتەوێ قەناعەت بە کەسەکە بکەیت بەڵام تۆ سوشال میدیایەکی شەبێت لە ڕێی کۆنتنت رایتینەوە کۆنتنتی سەرنجڕاکێش ئەنووسی بۆ نمونە ڤیدیۆی سەرنجڕاکێش پۆستەکەی دیزایانی سەرنجڕاکێشەکەی ڕنگ تێکەڵەکەی و بەتایبەت کۆنتنتیش زۆر مهمە ینی تۆ شیعارێک ئەڵێ شتێک ئەنووسی کەسەکە ڕاکێشی بەلای خۆت ڕاست ئەوە دەستخۆش بێگومان یینەوەلات زۆر باشە ئێستاژ ئەچینە لای بابەتێکی زۆر گرنگ دێلا بێگومان زۆر کەس ئەبینین بە تایبەتیش لە خانمانە ئەڵێن قاشمانەیە شێ دەستمانەیە شێ جونگەکانمانەیە زۆر جار هەیە نەخۆشی ڕۆماتیزمە یەکێکە لە گرفتە هەرە باوەکان بە تایبەتیش بەداخەوە لە ناو کووردا کە زۆر ئاماژەی پێکرێت با بزانین هۆکارەکان چییە و چۆن توانین خۆراکی تەندروست بخۆین بۆی لەو کێشانەش بەدووربین ئێساش پێکەوە ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆر چالاقەشانی کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی ئێسک و جومکە و ڕۆماتیزمن دکتۆرگیان گەر فەرمووی چەلای ئێمە زۆر بەخێر بێ دکتۆرگیان سلااو لەبێ سەرچاوەکانم زۆر بەخێر بێ تەندروستی و چۆنە دکتۆر باشی زۆر سپاسمان لەگە خوارد نابێنێت چۆنە والله باشی خواردنی کوردی یان خواردنی غەربی والله هەردووکیە خۆی ئەمڕۆ دەلاوگیان خواردنێکی جیاوازمان بۆ ئامادەکە دەستی خۆش بێ بزانین دواتر پێکەوە تامێکیم بزانین چیە بێ دکتۆر ڕۆماتیزمە خۆی چییە تەنها کێشەیە لە جونگەکانمانە ئازارە هەوکردنە یاخۆت بە شێوەیەکی تەندروست پێمان بڵێت کە ڕۆماتیزمە خۆی چییە زۆر سپاس دیارە نەخۆشی ڕۆماتیزم یەکێکە لە نەخۆشیە باوەکان ڕۆماتیزم تەنها نەخۆشیەک نییە توانم بڵێم کۆمەڵێک جۆری جیاوازی هەیە
بەڵام ئەوەی لە خەڵکا باوە کە زیاتر ئازاری جونگەکانە ئازاری جونگەکان هەموو نەخۆشیەکانی ڕۆماتیزم بەگشتی بە ئازاری جونگەکان دەست پێەکە بەڵام وەکو باسم کرد کۆمەڵێک جۆری ڕۆماتیزم هەیە بە پێی ئەو شانە و خانانەی کە تووشیە بێ تووشی ڕۆماتیزمە بێ جیاوازە هەندێک جۆری ڕۆماتیزممان هەیە تووشی ئێسکەکانە بێ هەندێک جۆری ترمان هەیە تووشی کرکراگەی جونگەکانە بێ جۆری ترمان هەیە دەمارەکانە گرێتەوە هەندێک جۆر هەیە ماسوولکەکانە گرێتەوە ینی بەپێی ئەو خانانەی ئەو بەشانەی جەستە کە تووژە بێت جیاوازە بەڵام ئەگەر باسی ڕۆماتیزم بکەین ڕۆماتیزمە باوەکەی کە هەیە زیاتر ئازاری جونگەکانە گرێتەوە شەر نییە هەموو ئازارێکیش ڕۆماتیزم بێت چونکە ئەوە بەڕاستی هەڵەیەکی باوە لە ناو خەڵکا بەگشتی کە هەر ئازارێک لە ماسوولکەکان یان لە جونگەکان هەبێ ئەڵێن ڕۆماتیزم هەیە هۆکارەکە شێوەیە بەڕاستی زۆر جار هەندێ فەحسە کاکرێ بۆ ڕۆماتیزم لە ناو خەڵکدا بە هەڵا ئەو فەحسە بە ناوی ڕۆماتیزمەوە ڕۆشتۆ کە فەحسێکی ئێسئاری پێوترێ ئەم فەحسە کە بەرزە بێتەوە زۆر کەس کە فەحسەکەی بەرزاڵێ ڕۆماتیزم هەیە جا لەبەرەوە ڕۆماتیزم پێویستە لەلایەن پزیشکی پسپۆڕی ڕۆماتیزمەوە تەشخیص بکرێ و دەستنیشان بکرێ باشە دکتۆر با پرسیاری هۆکارەکان بکەم من خۆم زۆر جار ئەوم بینیوە خانمانی کورد زۆر زۆریان حەز لە بەکارهێنانی ئاوە وەکۆڵەن ئاوکاری زۆر ئەکەن زۆر جار هەیە کە کەسێک قاچی زۆر ئێشێت یەکسەر لەنەوە ڕۆماتیزمەت بەرزە ینی لەوانەیە ئەم حاڵەتە بۆ چەنەها ژن یاخود بڵێن بۆ چەنەها خانم ئەمە دووبارە ببێتەوە ئایا ئەمە تاکە هۆکارە بۆ ئەوەی کێمە بزانین ڕۆماتیزممانە یاخود بەکارهێنانی ئاو ساردی ساردبوونی پێکان ئەمانە هۆکارن یاخود بابەتی تریش هەیە بەڵێ ئەگەر بینە سەر هۆکارەکان زۆرن یەک هۆکار نییە هۆکاری سەرەکی نەخۆشیەکانی ڕۆماتیزم بەرگری لەشە مەناعی لەشە هەمومان نەزانین کە بەرگری لەش کاری بەرگری لەش پاراستنی بەشەکانی جەستەیە خانەکانی لەشە بەڵام لە ڕۆماتیزمە بەرگری لەش تێگەچێ لە جیاتی ئەوەی بەرگری لە خانەکانی لەش بکە خانەکانی لەش تێگەشتێنێ بەپێی ئەو خانە جیاوازانەی کە باسمان کرد ئەمە هۆکاری سەرەکیە کە هۆکاری تێکچوونی بەرگری لەشە هۆکارەکانی تر هۆکاری تەمەنمان هەیە زۆر نەخۆشی ڕۆماتیزم هەیە لە تەمەنی جیاوازە ڕوەدا هۆکاری تر هۆکاری بۆ ماوەییمان هەیە وەکو هەموو نەخۆشیەکانی تر ڕۆماتیزمش وەکو نەخۆشەکانی تر ئەگەر یەکێک لە خێزانەکەیە یان نەخۆشی ڕۆماتیزمیان هەبێ زیاتر تووشە بێ هۆکاری ژینگەیی هەیە بەهۆی پیسبوونی ژینگە و یان ئەو دەوروبەرەی کەتیاژیت کە ئێستا بەڕاستی ژینگە لە هەموو دنیاە بەرە و پیسبوون نەڕوا بۆ هۆکارانەی کە هەیە سەوزایی کەمە بێتەوە و بەهۆی سیارە و بەکارهێنانی موادی پلاستیک و ئەم شتانە ئەمە هۆکارێکتر هۆکاری ژینگەییە هۆکاری تر هەیە هۆکاری جۆری ژیانە وەرزش نەکردنە کە هەمومان نەزانین قەڵەوی یەکێکە لە هۆکارەکان ئەتوانم بڵێم یەکێک لەو هۆکارانە دەستنیشان کراوە کە هۆکاری نەخۆشی ڕۆماتیزم خواردنی خراپ ناتەندروست هۆکارێکە هەندێک هۆکاری تر هەیە جگێرەکێشان و مەشروب و ئەمانش هۆکاری ڕۆماتیزمە توانی بڵێن کۆمەڵێک هۆکار هەیە هۆکارەکان دیاری نەکراوەوە ناشتوانرێ بەڕاستی تۆ لە نەخۆشێک ڕۆماتیزمی هەبێ بڵێ هۆکارەکەی فلان شتە چکە هۆکارەکان جیاوازن اینجا بە بینە لای نیشانەکان وەکو ێستا ئاماژەم بە نیشانەیە کردکەویش ئازاری قاچەکانە ئەکرێت هەر کەسێک قاچی بێشێت تۆزێک ئازاری هەبێ بڵێن بڕۆ خێرا دەرمانی ڕۆماتیزم وەرگرە لەوانەیە ئەو هۆکار بێت یاخود ئێمە کۆمەڵێک نیشانەمان هەیە کە پێمان ئەڵێن ئەم کەسە ڕۆماتیزمی هەیە لە ڕۆماتیزما کۆمەڵێک نیشانە هەیە یەکێک لە نیشانەکان ئازاری جونگەکانە نیشان ئازاری جونگەکانیش جیاوازە زۆر جار جونگەیەک ڕۆماتیزم بەگشتی ئەوەی کە باوە لە جونگە بچووکەکانەوە دەست پێکە وەکو جونگەکانی دەست و مەچەک و ئەنیشک و دوای ئەو جونگەکانی ئەژنۆ و قاچ لەم جونگانەوە دەست پێکە زۆر جار هەندێ دووسێ جونگە بە یەکەوە تووشی ڕۆماتیزمەکە بێت و زۆر جاریش هەیە هەندێک حاڵەت هەیە کە تەنها
لە جونگەیەکەوە دەست پێەکە. ئازارەکە بەردەوامە یاخود چاوتاوە دکتۆر؟ بەڵێ ئازاری ڕۆماتیزم جونگەکان ئازارەکەی توانم بڵێم بەپێی نوعی ڕۆماتیزمەکە جیاوازە. هەندێک جار ئازارەکە بە کاتە ینی زیاتر لە بەیانیانە نەخۆشکە هەڵەستێ لە خەو ئەڵە جونگەکانم ڕق بووە جوڵەم باش نییە لەبەرەوە کاتەکان جیاوازە بڵێم ئازاری جونگەکان. دوایەوە نیشانەی ترمان هەیە وەکو بێهێزی ماسوولکەکانی بێهێزە یان ئازاری پشتی هەیە. هەندێ نیشانە هەیە کە زۆر جار لە پێستا دەرەکەوێت کە هەندێ پەڵە دروزە بێت لەسەر پێست کە هەندێ نەخۆشی بەوانە تەشخیصەکرێت کە نیشانەیەک لەسەر پێست دروزە بێت زۆر جار سەردانی دکتۆرێکی پێستەکە. نیشانەی ترمان هەیە نیشانەی بڵین لاوازی ئەسکەکانە یان پشتێشەیە یان ئەژنۆیە. نیشانەکان لە تەمەنەکانیشا جیاوازە. ڕۆماتیزم ئەگەر باسی بکەین لە بیرمان چۆ باسکەین لە هەموو تەمەنێکە هەیە لە مناڵێکی بچووکەوە زۆر جارەکەسانی بە تەمەن تووشە بن یاخود لە نەخێر لە مناڵێکی بچووکەوە تا بە تەمەنێک تووشی ڕۆماتیزمە بێت. زۆر جار مناڵ هەیە تەمەنی 2 ساڵە 3 ساڵە سەیرەکەی جونگەیەکی ئاوساوە لەو تەمەنەوە ڕۆماتیزم دەست پێەکە. لە ئافرەتیشا زیاترە لە ژنانە لە پیاوانە لە ئافرەتە ڕۆماتیزم زیاترە بەگشتی. و هۆکارەکەی چیە لە ژنانە زیاترەوەک لە پیاوان؟ هۆکارەکەی بەڕاستی دیار نییە وەکو وتم ینی ناتوانانی بڵێ هۆکارێکەیە کە دیاری کراوە هۆکارەکەی چیە. ئەوەی بەڕێزیشتان باستان کرد سەرما و ئەمانە کە عادەتەن هەموو نەخۆشیەکانی بابەتێکی باوە لە ناو خۆمانە هەمیشە ئەمە زۆربەی کات لە ژنانە لە ئافرەتانە کە ئەڵێ من زۆر قاجە خەمە ئاوی ساردە و هەوای سارد و خۆی ڕاستیەکەی ئەوەیە بە ئاوی سارد و بە هەوای سارد ئازارەکان زیاترە بێت نەک ئەوەیە بڵێ بە ئاوی سارد ینی بە ئاو توش بوو بێت. بەڵێ بڵێ نیشانەکان بەگشتی ئەوانەیە ئازاری جونگە و ماسوولکە و بێهێزی و زوو هیلاک بوون و ئازاری پشت و ئەژنۆ و جونگەکانە بێت. زۆر باشە. اینجا بە باسێک لەو کاتانە بکەین کە نەخۆشێک پێویستەکە سەردانیەوە بکات. نەخۆشێکەیەت لەوانەیە نەزانێ ڕۆماتیزمی هەیە بەڵام پێش ئەوە لەوانەیە چەند کەسێک پێیان ویست بێت کە تۆ ڕۆماتیزمەت هەیە تو لەوانەیە دەرمانیشی وەرگرتە بێت هەر بڵین لە خۆیەوە. جا پێم خۆشە بزانم لە چ حاڵەتێکە ئێمە پێویستە کە سەردانی پزیشک بکەین و هەر لە خۆشمانەوە بەڕاستی نەچینە دەرمانخانەکان و دەرمان بکرین ئەمە ئازار شکێنە و کۆمەڵێک بابەتێک زۆر جارێ ئازار شکێنەکان ڕاستە لەوە چه ئازارەکەی ئێمە بۆ ماوەیەکی کاتی چاپ بکاتەوە بەڵام نابێتەوەی کە ڕۆماتیزمەکە ئێمە کۆنتترۆلی بکەین هەر نەخۆشێکی تر بێت. بەڵێ بەڵێ بۆ ئەو حاڵەتانی کە پێویستە زۆر جارۆک و باسم کرد هەندێک حاڵەت هەیە کە تۆ ئازارێکی پشت دەبێیان جونگەکانە دەبێت بەوەی هیلاکیەوە یان بەوەی وەرزشکردنێکەوە یان بەوەی سەرماوە کە تووشی ڕقبوونی ماسوولکەکانە بی. عادەتەنە ئەو جۆرانە کە ئازارێکی کەم بێ و ماوەی 1-2 ڕۆژ 2-3 ڕۆژ بخایەنێ یان ئازارەکە بە ئیسراحەت و جوڵەکەمکردنەوەوانە باش بێ عادەتەنەوانە پێویست ناکا بڵێن سەردانی پزیشک کا ڕاستەوخۆ. بەڵام ئەگەر ئازارەکان بەردەوام بوو توانی بڵێن ئەگەر ئازاری جونگەیەک بەردەوام بوو لە ماوەی هەفتەیەک زیاتر لەگەڵەوەش هەندێک نیشانەی ترۆک و باسمان کرد ئاوسانی جونگەکان و سووربوونەوەی جونگەکانی دروست کرد و ئازارەکەش بە هەندێک ئەو دەرمانانەی پاراستۆڵ و کە زۆر جار بەکارەێنرێ بۆ ئازار باش نەبوو ئەو کاتە پێویستە سەردانی پزیشکی پسپۆرکە. بەڵام منەمە شتێک بڵێم لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم بەڕاستی لەبەرەوەی نیشانەکانی جیاوازە زۆر جار نەخۆش نازانێت سەردانی چێ پزیشکێ بکات. یعنی وەکو باسم کرد زۆر جار هەندێک جۆری ڕۆماتیزم هەیە پەڵەیەک لە پێست یا دروزە بێت چێ بۆ لای پزیشکی پێست. زۆر جارێمە نەوعی ڕۆماتیزممان هەیە چاوی تووشی وشک بوونەوە و تووشی بێتاقەتیە بێ سەردانی پزیشکی چاوەکە. زۆر جاری تری هەیە چێتە لای دکتۆری شکاوی لەبەرەوە زۆر جار حاڵەتەکان تێکەڵە بێ زۆر جار هەیە لەوانەیە ئازاری ئێسکەکانی هەبێ بچێتە لای دکتۆری ئێسک و جومگا. بەڵێ 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 ئەچێتە لای پزیشکی ئێسک و شکاویان ئەچێتە لای دکتۆری هەناوی چکە ئێمە زۆر جار هەندێک ئازار هەیە کە لەسەر سنگێتیان لە شوێنێک ترە وا هەستەکە ئازارەکەی دڵێتی یان شتێکی ترە سەردانی پزیشکی هەناویەکە.
لەبەرەوە خۆی لە هەموو دنیاە هەر پزیشکێک کە نەخۆشێک سەردانیەکە کە هەستی کرد نەخۆشیەکە جۆرێکە لە نەخۆشەکانی ڕۆماتیزم پێویستە بینێرەتە لای پزیشکێکی پسپۆڕی ڕۆماتیزم. کەوایە بە لێرە پرسیارە گرنگەکە بکەم بۆ ئەوەی کە هەم بینەرەکانمانە و کەسانی کە بڵین قەلەقی ئەوەن یاخود ترسیەوە لە دڵیانەیە کە تووشی ڕۆماتیزم بوو بێتن و هەم بۆ ئاسانکردنی کارەکەی ئێوەش پێمان بڵێ نیشانەیە کە پێویستەکە ئێمە یەکسەر سەردانی پزیشکێکین کە پسپۆر بێ بە بواری ڕۆماتیزم واتە سەردانی پزیشکەکانی تر نەکەین. ئەو نیشانە گرنگە خود زۆر دیارە چیە دوو؟ بەڵێ ئەو نیشانەی کە باسم کرد ئازاری جومگەکانە ڕقبوونی جومگەکانە بەڵام بۆ ماوەیەکی بەردەوام بۆ ماوەیە کە لە 3 ڕۆژ 4 ڕۆژیان لە هەفتەیەک زیاتر بوو بە ئیسراحەت و بە ئەوانە باش نەبوو لەو کاتەیە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕی ڕۆماتیزم کە و لە بیریشمان نەچێت نەخۆشی ڕۆماتیزم تا زوو چارەسەر بکرێ ئەنجامەکەی باشترە بێ. زۆر جارێ مە نەخۆش ماوەیەکی زۆرە وەکو پێم وتێچێتە لای و پزیشکانە نەخۆشەکەی دەستنیشان ناکرێ لەبەرەوە کە نەخۆشەکە ئاگاتە لای ئێمە جومگەکانی خراپ بووە ئەو کاتە چارەسەرەکان زەحمەتترە بێ. لەبەرەوە ئەگەر لە هەفتەیەک زیاتر ئازاری جومگەکانی هەبوو یان بێتاقەتیە بوو یان هەر نیشانەیەک تر وەکوتم بێهێزبوونی ماسوولکەکانە زۆر جار نەخۆش هەیە وای لێ هاتۆ کە ناتوانێت هەستێتە سەر پێ ماسوولکەکانی بێزە زووی لاگە بێ لەبەرەوە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی ڕۆماتیزم. باشە لە چ کاتێکە ئەو کەسانی کە ڕۆماتیزمیان هەیە ماوەیەکی دوور و درێژ ئەبێ لەژێر چارەسەرابن و لەژێر کۆنتترۆلی پزیشکا بن چکە لەوانەیە هەندێک کاتێک کەسانێکی زۆر هەبێت بە بەردەوامی بە بڵین دەرمانیش بەکاربێنن حەب بەکاربێنن بەڵام هەر کۆنتترۆل نابێت زۆر جارەیە دکتۆرە بینین کە بڵێن فەحسیش ئەکەنەوە پشکنینیش ئەکەنەوە هەستەکەی کە 1-2 دەرەجەدا بەزیوە و لەوانەیە داژ نەبەزێت ئەمانە چ حاڵەتێکن ئەمە چۆن مامەڵیان لەگەڵەکرێن؟ بەڵێ لە ڕاستیە بۆ نەخۆشۆکو باسم کرد پێویستە لە خۆی فەحز نەکە زۆر جار ئەو فەحسەی کە زۆر خراپە ینی ئەمە وەکو پزیشکانی ڕۆماتیزم دائمە کێشەمانەیە فەحسی ESR و ESR کە لەناو خەڵکا بەوە ناسراوە کە فەحسی ڕۆماتیزمە لە زۆر نەخۆشی تریشا بەرزە بێتەوە. ئێمە زۆر حاڵەتمان بینیوە کە لە ئافرەتانە کە دووگیانە بێ ئەو ESR زۆر بەرزە بێتەوە جاری وایە ئەگاتە 60 ئەمە معنایەوە نییە ئەو کەسە ڕۆماتیزمی هەیە یان نەخۆشی شەکرە هەیە یان هەر هەوکردنێک لە لەشە هەبێ و فەحسە بەرزەکاتەوە لەبەرەوە نابێت لەوە بترسێ وەڵا ڕۆماتیزمی هەیە. ئەو حاڵەتانەی کە ببوورە پرسیارەکە تۆزێ ئیم بۆ پرسیارەکەم لەوە بوو کە لە چ حاڵەتێکا بۆن منەوە کەسانە کە دەرمان وەرەگرن بەڵام هەندێک کات هەیە ڕێژێ ڕۆماتیزمەکەش نایەتە خوارەوە ئەمانە حاڵەتی دەگمەنن هەن یاخود بەڵێ چۆنە ئەمە لە زۆر حاڵەتە هەیە بەڵام وەکو وتم پێویستە زوو دەستنیشان بکرێەوە زوو چارەسەرەکانیش دەست پێ بکرێت و نەخۆشی ڕۆماتیزم بەگشتی نەخۆشێکی درێژخایانە نەخۆشیەکانی ڕۆماتیزم وەکو نەخۆشی شەکرە وەکو نەخۆشیەکانی تر نەخۆشیێکی درێژخایانە نەخۆشیەک نییە تۆ ماوەی هەفتەیەک یان مانگێک چارەسەر وەربگری باشبی نەخۆشەکە باشە بێت ڕاستە ئازاری جومگەکانی نامێنێ زۆر جارە و فەحسانەی کەیکا باشە بێت بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە واز لە عیلاجەکان بێنێ چکەوە بەڕاستی بۆ ئێمە زۆر کێشەیە ئێمە کە چارەسەرەکان دەست پێکەین بە تایبەتی دەرمانی ڕۆماتیزم دەرمانێکە کە پێویستە بە ڕێنمایی دکتۆر بە ڕێنمایی پزیشک بەکاربێنرێت چکە هەندێک دەرمان مزعافاتی زۆرە ینی نەخۆشەکە کە بەکارێنێ دوای هەفتەیەک 2 هەفتە هەستەکە ئازاری نامێنێ واز لە دەرمانەکانێنێ بەڕاستی لەمە بەڕاستی کێشەیەک لە خەڵکی ئێمەیە کە ڕۆشنبیری تەندروستی پێویستە هەموو نەخۆشێک پێویستە وەکو چۆن بەردەوام خەریکی فەیسبوک و سۆشیال میدیا و ئەو شتانە یعنی تۆ هەر لە گۆگڵ سێرچێک بکەیت توانی لە نەخۆشیەکەی خۆت تێبگەیت وەرزانی چۆن بەڵێ لەبەرەوە پێویستە بە ڕێنمایی پزیشکەکە چارەسەر وەربگرێ بۆ خۆشی فەحس و شن نەکا یعنی پزیشکەکە بۆی دانرێ ینی ئەگەر لە سەرەتاوە بێت ئێمە زۆر جار ئەگەر نەخۆشیەکەی زۆر توند بێ پێ ئەڵێن دوای مانگێک سەردام بکاتەوە بیبیننەوە بۆی چارەسەرەکانی بۆ دابنێن و ئەو فەحسانش کە پێویستە بۆی بکرێت دەستخۆش بێگومان پرسیاری تر زۆر ماوە بەڵام مەسە لەگەڵ بینەرانمانە ناوبڕێک وەرەگرین و دواتر بەردەوام بێت.
ئازانیەمە دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵ دکتۆر چالاک هاتوین بۆ لای دەلا بزانین خواردنەکانی بەکوێ گەیشتووە ماندوو نەبن سڵاوتان لەوێت دووبارە زۆر سپاس دێلارگیان خواردنەکانی گەیشت بەکوێ زۆر سپاس بۆتەوە زەڵاتەکەمان نزیکی ئامادەیە تۆزە دیزایانی ماوە و ئەوەی تریژ ینی تۆزی ماوە ڕۆزیانەکە باشە کاتە لەگەڵ دکتۆر چالاکە کۆمەڵی گفتوگۆکەین لەسەر خواردنەکانە بزین ئەمڕۆ دێلاف کۆمەڵی پێکاتی زۆر جیاوازیەنە و دکتۆر زۆر جارم ئەو قسەیە دووباراکەمەوە ئەڵێم ئێمە هەموو ئەم پێکاتانەمان هەیە لە ماڵەوە بەڵام ئایا چۆن بە شێوازێکی تەندروست و شێوازێک کە تامی خۆشیش بێ و بتوانین کە چێژیشی دەوەرگین اینجا پێمان بڵێ ئەم پێکاتانی ئەمڕۆ دێلاف چۆنن بۆ ڕۆماتیزم بەڕاستی دەستی خۆش بێ من وەکو سەیرم کرد هەمووی خواردنی تەندروستن هەر لە ڕۆبیانەوە کە ئێمە بەردەوام خواردنە دەریایەکان بەگشتی بۆ هەموو نەخۆشیەکان پێویستە نەخۆشی ڕۆماتیزمیش یەکێکە لەو نەخۆشیانەی کە خواردنی دەریایی کە ڕێژەیەکی زۆر ئۆمیگا-3 و ڤیتامین دی و ئەو ڤیتامینانەی تایە بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم زۆر بەسوودە سەوزەش بەگشتی هەمومان زۆر جار باس دەکرێت کە سەوزەکان بۆ زۆربەی نەخۆشیەکان تەندروستە ئەو زەڵاتەکە کە بەکارهێناوە گەنمەشامی تایە تەماتە و کاهوو جەرجیر و ئەمانە بۆ هەموو نەخۆشیەکان بەگشتی سوودی هەیە بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم ڕێژەی کامیان زیاتر ینی بخۆین باشە دکتۆر هەموویان کامیان بە ڕێژەی یەک سەوزەکان بەگشتی هیچ زەرەرێکی نییە بۆ هیچ نەخۆشیەکە وەکو خواردنەکانی تر نییە کە کاربۆهیدرات و چەوری تیابێ بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم ئێمە زۆر جار هەندێک قسەی خەڵک باسیەکە نەخۆشیەکانی ڕۆماتیزم ئەو خواردنانەی کە شیرینە باش نییە ئەوانەی کە کاربۆهیدراتی زۆرتیایە وەکو برنج کە ئێمە زۆرێک خوێن و گرفتی قەڵەمی دروستەکەن ڕاستە نانی سپی کەواتە فەرتوشەکە دکتۆر نانەکەی ناکەمە سەر بە هەر بە بە شێوەیە کەم خراپ نییە بەڵام عادەتەن لای ئێمە ڕۆژانە خەڵک برنج و شلا خواردیان بەردەوام دکتۆر ئێستا ببوورە بە ئەمە بڵێم چونکە زۆر جار هەیە ئەڵێن کە کاربۆهیدرێتە بەڵام لەوانەیە لەشی ئێمەش پێویستی بە کاربۆهیدرێت بێ بەڵام بەو ڕێژە زۆرە ناکە ئێمە دانیشین قاپێ برنج بە نانەوە بخۆینوە ئەمەوێ شتێک بڵێم بەڕاستی زۆر جار لە ڕاگەیەنەکانەوە کە هەندێک کەس باسیەکە یعنی شتێکی غەڵەت هەیە هیچ خواردنێک نییە خراپ بێ تەنانەت میوەکانیش سوودی هەیە زۆر جار من بیست و ماڵەیە میوە هەر مەخۆن یعنی ئەمە شتێکی غەڵەت ئەگەر میوە خراپ بێ میوە بۆچی هەیە لە هەموو دنیای میوە ئەخورێت ئێستا بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم لە میوەکانە مۆزێکێکە لەوانەیە کە زۆر باشە ئەڤۆکادۆ باشە کە ئەمانە نەوعێک لە دکتۆر چیتر باشە خوا بالێرە بە خانمانی بڵێن بڵێ ئەمانە نوعێک لە ڤیتامینی تایە کە هەوکردن کەمەکاتەوە پرتەقاڵ و سێ و ئەمانە هەمووی باشە وەسڵی فەسڵی هەنارە هەنار شوتی باشە هەنار زۆر زۆر شیرینە ئەڵێن خراپە هەنار خۆ هەمووی هەر شیرینە هەناری ترشیش هەر شیرینە ینی مادەی شیرینی زۆر من مەبەستمەوە نەبوو یعنی هەموو شتێک تۆ کەمکەمە بیخۆی ڕاستە بۆ ئەوەی کە سوودی لێوەرگری نییە بڵێ خراپە برنج کە کاربۆهیدراتی زۆرە تۆ گەر ڕۆژانە هەفتەی جارێک بیخۆیت کەم بخۆیت زەرەری نییە نانی سپی ئەگەر کەمکەمە بیخۆی باشتر وایە نانی بۆر بکە گەرم خواردنانە زیاتر بۆ کەسانی کە کێشیان زۆرە خود نەخۆشی شەکران هەیە لەوانەیە گرفت دروستکە بەڵام بۆ کەسێکی ئاسایی نەخێر خواردنەکان لە کەسێکەوە بۆ کەسێک تر جیاوازە بێ بە شێوەیەک تەندروست بەکاری بێن تۆ گەر هەر خواردنێک چەوری زۆر بخۆی وەکو باسم کرد چەوریش یەکێکە لەوانەی کە بۆ ڕۆماتیزم باش نییە چەوری و کاربۆهیدرات و شیرینی ئەمانە بۆ ڕۆماتیزم باش نییە بەڵام سەوزەکان بەگشتی بۆ زۆربەی نەخۆشیەکان باشە ئێستاوەی کە خاتون دایناوە بڵێن گەنمەشامیە جەرجیرە تەماتە یەکێکە لەو دەرمانانەی کە هەوکردن کەمەکاتەوە یعنی تۆ بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم زۆر سوودی هەیە خەیارە هەروایە تەماتەیە لیمۆیە هەر باشە ئەوانەی تریش کاهوو تور ئەمانە هەمووی سوودی هەیە بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزمەوە بۆ نەخۆشیەکانی تریش بەگشتی سوودی هەیە بۆ نەخۆشی دڵ بێ بۆ نەخۆشی شەکرە بێ ئەم خواردنانە سوودی هەیە لەبەرەوە هیچ خواردنێک ئەوەنە خراپ نییە حتا زۆر جار هەندێ پزیشکی تر هەیە فترێک گەڵێن گۆشت خراپە مەیخۆن بەڵام زۆر جار حاڵەتی یعنی لە کەسێکەوە بۆ کەسێک تر جیاوازە تۆ کە گەنجی ئەبێش بە شێوەیە خواردن بەکاربێنی کە لەگەڵ
تەمەنی خۆتا بگونجێ کە سەرفیەکەیت ئەگەر وەرزش نەکەیت تۆ ئەبێ کەمتر خواردم خۆی یانە تۆ کێشەی ئێستا ئەوەیە کەم کەس وەرزشەکە ڕۆشتن بە پێ نەماوە لەبەرەوە هەر خواردنێکی کەمیش بخۆی زۆر جار هەندێک کەسەیەڵە من هیچ ناخۆم بەڵام قەڵەوە کە بە پێ ناڕۆی تۆ ڕۆژانە برنج خۆی یان خواردنی کەمیش بۆ وەزنت زیاد دەکات کێش زیاد دەکات. اینجا جەلافدا دیارە ئیشەکەی ئیشی مارکێتینە ئەنجامێ بپرسم بزانم تۆ لە ئێستاە تا چەند وەکو پزیشکێک سوود لە سوۆشیال میدیا وەرگرتووە دیارە مەگوێمان لە تۆ کرد کۆمەڵێک زانیاری تەندروستی زۆر باشتیانێ مەلاوی هینە دێلاویش کردمی بە مێلاف تێلاف مێلاوی شێناوی زۆر تایبەتە ڕاستە ئەنجا لە بواری مارکێتینە کارەکات و بەتابەتیش بۆ سوۆشیال میدیا پزیشکەکان ئێستا تا چەند سوود لەم بابەتە وەرەگرن دکتۆر بەڵێ لە ڕاستی ئێستا سوۆشیال میدیا یعنی دەورێکی گرنگی هەیە لە هەموو بوارەکان لە بواری تەندروستی لە بواری پیشەسازی و هەموو کارێک ئێستا دەورێکی باشی هەیە لە بواری تەندروستی ئەگەر باسی بکەین کێشەکە ئەوەیە تۆ سوۆشیال میدیا ئەبێ بە شێوەیەک بەکاریبێنی کە سوودی زیاتر بێ وانە بێگومان وایە بەداخەوە لای ئەمە کێشەیەکەیە کە سوۆشیال میدیا وای لە هاتووە تەنها بۆ لایک و کۆمنت و ئەوانە زۆر جار هەندێک کەسێ زانیاری زۆر غەڵەت بڵاوەکەنەوە ئەو منیش پرسیاری ئەوەم هەبوو ینی ئێوە وەکو دکتۆر هەندێک کەس هەیە بەس پەرستارە ینی لەگەڵ ڕێزمان بۆیان بەڵام ئەلبەتە ئەزمموی دکتۆرێک فەرقی هەیە لەگەڵ هی پەرستارێک کۆمەڵک زانیاری نادروست بڵاوەکەنەوە ینی ڕۆژانە گوێمان لە شتیوە ئەبێ ئیتر نازانی کە باوەڕ بەکام سەرچاوە لە ڕووی تەندروستی و لە ڕووی خواردن و لە ڕێمان بڵێ پزیشکەکان چۆن ئەتوانن تۆ خۆت لەو بوارەیە ساڵانێکی زۆر نزیکەی 5 ساڵە کارەکەی بۆ نمونە دکتۆر چالاک چۆن بتوانێت کە پەیجەکەی ئەکتیڤ کات و بینەرێکی زۆر بە خۆی کۆ بکاتەوە و بتوانێت هەر لە ڕێشیەوە زانیاری تەندروست کە زۆر جارێ ئەمە بڵێن ڤیددیۆیەک دروست ئەەکەین و زانیاری زۆر باشیشی تیان بەڵام زۆر جارێ ناگات بە خەڵک هەندێک جارێ بە پێچەوانەوە اینجا پێمان بڵێ لایەنە باشەکە چۆن کاری لەسەر بکەن بە تایبەت پزیشکەکان. یەکەم شت دکتۆر ئێستا ئێمە جیلێک لە بەرەوەی بەڕێوەیە ئەو جیلە هەمووی لەسەر تیکتۆکە و یعنی هەندێک کەسی جوازانن ئەن پرۆفشناڵە تیکتۆک ئەگەر تۆ شوێنێکی گەورە بیت و تیکتۆک بەکاربێنی بەعکسەوە تۆ بەڵام ئەو جیلەی ئەوێ بە جیلی مستەقبل ئێستا هەمووی لە تیکتۆکە ینی تۆ مهمترین شت ئەوەیە تۆ ئەوەت هەبێ و زانیاری دروست لەوێەوە بڵاو بکەیتەوە بەڕاستی لە بەرەوەی گەنجێکی زۆر هەند بەڕاستی بێ معلوماتن یان هەر کەسە هەڵە سێ معلوماتێک یانی باوەڕ کە ڕۆژێک دکتۆر ئەڵێ ئینسان نابێت دیۆدرنت بەکاربێنێت ئاخر تۆ ئەمە زۆر شتێکی خراپە کە تۆ ئەوە یەکەم سەبەبە کە تۆ بۆ ناخۆشی و نەخۆشی و ئەوە بڵاوە بێتەوە. دووهەم شت ئینستاگرام و فەیسبوک و خۆمان نەزانی بەڵام ئەوەیە تۆ بە شێوازێکی پرۆفشنال بە دوو زمان بینوسە لە بەرەوەی هەم خەڵکی بیانی بتوان ئیسفادە لە خۆش ئەمان ئەزانی لە خواری عێراقەوە زۆر خەڵکیان بۆ سەرەوە بەڕاستی بۆ بەشی سەرەوەی کوردستان ئەمە دوو و سێهەمیش تایمین زۆر مهمە لە پۆستکردن تۆ بۆ نمونە یانزەی بەیانی پۆستەکەی خەڵک یا ئەوەی لە ماڵەوە ئیشی نییە هەڵنەساوە یان لە دەرەوەن لە دەوا من لە بازارن لە دوای نانی ئێوارە ساعت 7-8 پۆستکردن زۆر باشە خەڵک نانی خواردووەمی لەسەر قەنەفە خەریکی چا خواردن و ئەوەیە ئەوە دێلا کاتی پۆستکردنەکانی خۆشی ئاشکراکردن بێگومان زۆر جارێمە لە ئێوە کۆمەڵێک زانیاری زۆر وەرگین بەڵام هەندێک کاتێ لە کەسانی ئاوا شارەزاش ئەتوانین ئێمە سوودیان لێ وەربگرین دەستی خۆش بێ ینی لە هەموو شتێکە پسپۆڕی پێویست ڕاستە یعنی من زۆر جار کە معلوماتی غەڵەت بڵاوکرێتەوە هەیە دکتۆر نییە معلوماتی غەڵەت بڵاوکاتەوە کە پزیشک نییە ینی هەندێ بەداخەوە ئەو سوۆشیال میدیایە بەکارێنن لای ئێمە لای خەڵکی ئێمە یەک کێشە هەیە کە شتێکی سیر بڵیت یعنی ئێستا من بڵێم دکتۆر چالاک بڵێم ئاو مەخۆنەوە بۆ ڕۆماتیزم باشە یعنی ئەمە یەکسەر لایکێکی زۆریە بێ یان پێیان بڵێن وەڵا خەیار بخۆن بۆ ڕۆماتیزم تور بخۆن واز لە دەرمان بێنن یعنی ئەمانە بەڕاستی تۆ کێشەکە ئەوەیە لە سوۆشیال میدیاکە شتێکی سیر ئەڵێت کە یەکێک لە پسپۆری خۆی نییە یعنی وەکو باسی کرد ینی کە لە پسپۆرەکەی خۆی زانێت لە چ کاتێکە تۆ توانی پۆست بکەیان ئەو
پەیامەی خۆت هەیە بیگەێنی خۆش بە. بەڵام کە پسپۆری خۆت نەبێ کێشە دروستە بێ بەڕاستی ینی زۆر جار سوۆشیال میدیا وای لە هاتۆ ئێمە کەی بینین لە کاتی بابەتی سیاسی شە مانشێت تێگەنووسن کە ئەوەیە و سیرەکەی شتێکی ترە بەس مەبەستیانەوەیە کە لایکی زۆر بێ یعنی مەبەستەوە نییە کە تۆ ڕاستیەکان بگەین هەر یەک لە ئێمە بتوانین کە بە شێوازێکی باش بتوانین سوود لە سوۆشیال میدیا وەربگرین اینجا ئێستا پێمان خۆشە لەگەڵ دکتۆر چالاکە ئێمە داوەتی توین ئەمڕۆ لافگیان اینجا بزانین خواردنەکە چۆن و چاوەڕێ ناکەن بیڕازێنمەوە ئەگەر بەدەقەیەک دیزاینیەکەیت ئەویان ئەوەستین باش نییە دکتۆر لەگەڵ دیزاینی خواردنە چۆنی هەر خۆڵن زۆر ئیشتی هاکاتەوە بەڵێ خواردن یعنی دیزاینەکەی دەوری هەیە تۆ زۆر جارەگەر خواردنەکەش زۆر خۆش نەبێت کە دیزاینێکی جوانی هەبێت حەزەکەی خواردنەکە بیخۆی ئەوەی زۆر جار لە پیج و سوۆشیال میدیای بینین کە لە شوێنێکە ڕیکلامەکرێ بۆ شوێنێک سەیریەکەی زۆر خەڵگەچێ بەڵام دوایی کە ئیبینی لەوە تامیەکەی بەڵام دیزاین و ڕازانەوە زۆر دەوری هەیە خۆت لەگەڵ خواردن ئامادەکردنان بینی چۆنە زۆربەی پزیشکەکان ئەڵێن زۆر باشن چکەڵە لە دەرەوە زۆر ژیاوین زۆر بەتەنیا خواردمان زۆر لێناوە خواردن زیاترەوەی ئێمە بە تایبەتی پیاوان یعنی خواردنی سوورکردنەوەوانە باشی یان لەو خواردنانەیە ماڵەوە ڕازین کە ئامادەیەکەی باشە خواردنی سوورکردنەوە بەڵێ بەس بۆ خواردنەکانی تر زۆر باشنی زەڵاتەوە ئەم خواردنە هینانە خواردنە سەریعەکانە بینێت چۆنە باشیت من خۆم زۆر حەزم لە خواردنە کوردەوارەکانە هەر برنج نا بڵێن ئێمە خواردنی کوردەواری ساوەر یعنی ئێستا ئێمە دایمە بە خەڵک گەڵین برنج زۆر مەخۆن ساوەر بخۆن ساوەر وەزن زیان ناکە هینی کەمترە خواردنەکانی تر بازێ خواردن هەیە ئەمەی بەهاران هەیە کینگر ماسی و پەڵپینە بەڵێ یعنی ئەوانە زۆر سوودیە من زۆر حەزم لەیەتی ینی دایمە لە بەهارە ئەو کنگروینە هەڵە گرین بۆ زستان لە زستانە بەکاری بێنین خواردنەکانی تر وەکو باسم کرد پەڵپینە و ترخێنەش ئەوە ماڵتی ڤیتامینە خەڵکی جیلی ئێستا حەزی لێ نییە من خۆم حەزم لێتی کە دایکم ئەیکا زۆر خۆش ئێستا جیلی ئێستا نایزاننەوە ترخێنە زانی تۆ من ترخێنە ئەگەر ترخێنەی جاران سیر بکەی هەموو شتێکی تایە ینی تۆ لە باینجان و حتا توێکلیش و تین و نازانم مەجموعە شتی تێکری ینی هەموو ڤیتامینەکانی تایە نۆکی تایە پاقلان ئەگەر بکرێت چاتاڵیشمان بێت لەگەڵ دکتۆرا بۆی خواردنەکەت ئامادەکەین بێگومان دکتۆر هەنێ خواردنی شێڵەن زستانەیە سە بۆ نەسەر پێ و ترخێنە چونکە هینا ئینێرژێکی زۆری تایە دەستەکانە خۆش بێت دێلاوگیان دکتۆر فەرموو خواردنەکە تاقیبکەرەوە بزانین ڕۆبیان من زۆر حەزم لەیەتی خۆمە یکەم بەس ئەو بۆنەی ئێستا بیستم کە ترش و تۆزێک ئەویش بەزم پێم مران لەگەڵ ئاوی لیمۆ پیازوشتی ناوێت زۆر بەجددی ئافێرتان بێ زین ڕای دکتۆریش چییە؟ زانواز لە ئیشەکی خۆم بێنم ببم بەشێ دەستە خۆش بێ هەنگاوێکی باشە ئەوەشیان بۆ نیشینە بۆی باشە یانێ ناڵم ئەخر ئەبێ بە پیاز و ئەو ترشیە بۆن ساردەکە لە ماڵەوە ناوێرین بیکڕین لەبەر بۆنەکەی بڵاو بێتەوەی زۆر باش بەس بۆنەکەی شتێکی باشەوە شەڵا خۆمان تاقیەکەینەوە ئەوەیە ترش و ئاوی لیمۆ و پیاز ئەیمرێنێ دێلاوگیان زۆر خۆش حاڵ بووم سوپاس بۆ میوانداریەکەت سوپاس بۆ زانیاریەکانی سپاس بۆ ئێوەش بە هیوای سەرکەوتن و هیوادارم سوودێکمان دەستان خۆش بێت سپاس بۆ بەرەزیشت سپاس بۆتەوەی زانیاریەتەن دروستیەکانە سپاس بۆ ئێوە ماندوو نەبن دووبارە بەخێر بن بە یارمەتی هاوکارانم پرۆگرامی سێوی سەوزەم ئێوارەیەشمان پێشکەشکردن تا بە گەشتنەوەیکی تر ماڵتان ڕاوەدان بێ و تەندروست باش بن و خواتان لەگەڵ بن.